ئەو کاتێک کە جەنابی سەرۆک چوە منتقەی بادینان بڕیای دەبستە منتقەی بادینان ئەمەش لە خزمەتیدا بوو دکتۆر وشار بوو دکتۆر زەردیز بوو ئەمن بوو مەجموعەت بووین لە گردووار دکتۆر ڕۆژیش هات گەیشتەوەمە دەیوێش برادرانی لە چوونە کە چوونە بادینان لە پێک دەوێندە لەسەری ساڵح بوو ڕەمزی شەعبان بوو فواد میران بوو ئەو جەماعەتە پێشتریشە لێوێ بوو لەوێ کە جەنابی سەرۆک بەو بڕیاردا چوونە منتقەی بادینان یعنی کارێکی ئاسان نەبوو زۆر سەختی تەواجدی حکوومەتی یعنی حکوومەتی عێراقی زۆر بەخۆ لە هەموو سەرشاخەکانی هەموو شوێنەکانی دابوو لەو بەریش حکوومەتی تورکیا لەسەر حدود بوو بۆ بڕۆیەکی لە خزمەتیوی تا گەیشتینە منتقەی بادینان لقەیەک لە کانیسار کەیەک منتقەی دۆڵی کانیسار لەوێ مەقەڕی دانە جەنابی سەرۆک دەست بە نەشاتات کرا خەڵک ببینی تەنزیماتی حزب ببینی کەواتی ببینی خەڵکەکەی منتقە و ناوچەکان ببینن پەیوەندی بەداخی کرا لە داخلەوە خەڵکدا تەنزیماتی سڕیمان دهاتنە لای وەرحاصلی یعنی دووبارە ئیعادەی تەنزیمی هەموو جونگەکان کرا هەموو جونگەکانی حزب لەلایەنی حزبیوە لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی عەسکەری لەلایەنی جماوەری هەموو نەدوات دەکرا بینی دەکرا بڕیاری باش دەدرا ئالو گۆڕێکی چاک لە تەنزیمات کرا ئەماش وەکو لوزنەی تەفتیشی کاگوشار بوو دکتۆر زەردیز بوو ئەمن بوو چوین جەولەکمان کرد راپۆرتێکی باشمان لەلای جەنابی سەرۆک هێناوە بەپێی ئەو راپۆرتەی چاک و خراپەکان خەلەلەکان چییە پێشنیارمان چییە نوقسانیەکان چییە دەستمان لەسەر هەموو ئەو نوقسانیانە دانا و پێشنیار چەلووانە هەمومان تەڕەکرد لای جەنابی سەرۆک بڕیاراتی باش و گونجاو دەچوو دووبارە هەیکەلی تەنزیمی پوخت کراوە کە تۆ سەرپێی خۆی زۆر بە جوانی یەکێک لەو خاڵانە ئەوە بوو کە لایەنی عەسکەری ئەمە زیاتر هەندێک چالاکی بکەین چالاکی عەسکەری بۆ بوو زۆر چالاکمان کرد بەس لەوانەی دیار یەکێک لەوانە دکتۆر ڕۆژ بۆ من بوو سەید ساڵح بوو ئەو برادرانە شکری نێروەیی بوو هەیئەتی باڵێن عەسکەریەکانمان لەوێندەوێت بۆ بوو دەستمان بە عەمەلیات کرد یەکێک لەوانە مەتاڕی بامەڕی بوو دەست نیشانمان کرد کە بیگری چوونە ئیستیقلاڵ لەسەر چاوێتی تەماشامان کرد بۆ بوو بڕیارمان دەکا دەگیرێ و پیلانی پێویستمان لۆ داناوە پێشمەرگەمان پێویست تەقسیم کردن سەر ڕەبیەکان خەتای عەسکەری بە کاملی ناحیە لۆجستیکی کوردی ئیسنادەکان و سلاحەکە کوردی سەعات سفرکەی نێبی بە چ شێوەیەک بیگرین لە چلاوە لۆی بچین ئەو حساباتانەمان هەموو کرد و کات حکوومەتی عێراقی زۆر بەهێز بوو بامەڕی نێزیکی سەرسەنگە سەرسەنگ زۆری لێبوو دەبا ئەمە وەختەکدانین کە سعات 2 سعات 3 سعات زیاتر وەخت نەبا دەبێت دەفەکە بگیرێت چون بکەوینە سبەینێ حتمما هەلیکۆپتەر و تایرات دێ و خواد لۆی دێ ئەمەش لەو منتیقەی بە پێیان تووشی زەرەر بی دەست بە پاش هەموو شتەکان کە تەواو دەبوو دەبا پێشمەرگەکان کۆکەینەوە هەندێک محازەرات و هەندێک تێبی ئەو هەندێک قسەی مەسایلی نیشتیمانی و قەومی و ئەو شتانی لۆ دەکرد و معنەویاتیانی بەدەست دەکرد ئەمیش من لەلایەنی عەسکەری شتێک تەوجیهاتم دەدانێ کە تووشی ئەغڵاد نەبن و بتوانن کارەکانیان بەڕێوە ببان بە چ شێوەیە پیادە و سێتران کە ئەمە دەیکەین چۆن دەبن دەستمان دەرنەچی بتوانین تەوجیهاتەکان ڕێکوپێک لێ بۆ عەمەلیاتەکە سەرکەوتووتر بی ئەوجە لێرە دکتۆر ڕۆژ دەوریەوە لە دوو ئەو عەمەلیاتی فەوجی سۆت تێمان کرد طبعا بامەڕی دوو فەوجی تێدا بوو یەک عەسکەری فەوجێکی جاشانیش بوو چەکداری جاشەکان بوو دوای لە دوای عەمەلیاتی بامەڕ ئەوەمان کردی سۆت کرد ئەویش فەوجە بوو زۆر فەوجێکی بەقووەت بوو لەوێندەوێ تێکەڵ بوون یەکە جێژ ئەویش
ئەویشمان گرت تەوانە هی بامەڕنی تقریبان 76 ئەسیرمان گرت ئەندە مدەڕەعەمان هینا زیری عەسکەری سیارە و جێبی قیادەی عەسکەری و پێشترم لە مەتین گوتم سواری ئۆتۆمبیلێت دەکەم دەتینمەوە جێبی قیادی فعلەن وە بوو بە ڤیدیۆ شەمانە ئەو قسانەی دەیکەم هەموو بە ڤیدیۆ هەمانە ئیسۆت کێش بە هەمان شێوە عەمەلیاتەکەمان کە تەواو کرد دیار بوو لۆ سبەینێ گوتمان گوتمەوە هەلیکۆپتەر دێ تەقەدوم دێ بە ئیسنادی هەلیکۆپتەری مە کەمینێکی دانین و بڕات پێستەی هەموو سترێلەش پێ بوو زدی جەو تەبعاً تژی تەعرە ئەوەی سەعید هەبوو سەعید ڤیدیۆمان پێ دەبوو ڤیدیۆی پێ بوو وتم سەعید پاتێکان باش شەحن بکە سبەینێش ئەما دۆشکەکان دادەنێن چونە تەقەدوم دێ بەلکول هەلیکۆپتەری بدەین بە ئیسنادی هەلیکۆپتەرە فعلەن وە بوو بە ڤیدیۆ هەمانە سبەینێ تەقەدوم هات هەلیکۆپتەری شاد هەلیکۆپتەرێکماندا دیارە کولێ دەدا و دێتە خوارێ چوون شتەکانیشمان بینە خەریتەوە ئەوانە هەموو بیرەوە هێنا ئەو قسانەی دەکە هەموو زۆر بەحسی داستانی کاری ماسە دەکەن بەڵێ ئەینی کاری ماچێش بە هەمان شێوە عەمەلیاتێکی زۆر گەورە بوو برادران کە ئەنجامیاندا ئەسیرێکی زۆر عەمەلیاتێکی گەورە بوو ئەویش لە مەنتیقە بنا کاری ماسی ناحیە بوو دەستکەوتی زۆر بەدەست هات لەوێ ڕۆژی دەوری یەکدار زۆر بوو لە پیادەکردنی لە تەوجیهاتی لە پلاندانانی بە حەماسەت بالضبط بەس ئەوەی کە قسان دەکەینەوەی پێشی عەمەلیاتی سۆت کرێ ئەو قسەی ئەو دەکا و دوایە یە عەمەلیاتی سۆت کرێ لەبەرەوەی تاریخەکان کۆ دەکەیەوە خەڵکەکان دەبینی قسەکانیان کەرێوەری هەموو ڕوودا و شت هەیە ئەو لقایە من ممکنە ئەگەر بە وردی باسکەین دوو کتێبێت لێ دروست دەبین ئەوە خزمەتی جیلی داهاتوو دەکات ئەو جیلە داهاتووەی تازە وەکو ئێمەش ئەمەش جاران ئەو جیلەی پێشترمان چیان کردیە نەمان دەزانین دەبا بخینینەوە یان جێمان یەکە بۆمان باسکەیان فلیمە شتەکەشان ئەو جیلەی داهاتووش حتمەن پێویستیان بۆ شتانە کە جەنابەت پێردەستی زەخیرێکی گەورەیە کارێکی بەرز و پیرۆزە چاوڕۆنی دەداتە ئەو جیلانەی کات لە دوای مەدێن بزانن چ بووە چ کرایە حەقیقەت چییە ئەوانەی پێشتر چەند ماندی بووینە بە چ شێوەیەک تا وەزع دروست بووە وها بە ئاساندی ناتیتە ئاراوە سەرحازری ئەو هەموو تەسخیە درایە ئەو هەموو قوربانیە درایە ئەو هەموو خینە ڕژایە هەمووش بزانن نەتیجەی ئەوە بووە کە ئەو ڕۆمە ئەو وەزعی بە چاوی خۆمان دەبینی دەبی قەدری بزانن قیمەتی بزانن خەڵکانێک سەری لە پێناودانە ڕوحیان شاد بی خەڵکە تەسخیەی داد منداڵی خۆی بەجێهێشت خێزانی بەجێهێشت باب زەرجیان سوتایە تا ئەو وەزعەت دروست بووە دەبێ ئەمە قیمەتی بزانین قەدری بزانین و لە هەمووشیان زیاتر ئەو ڕێباز و ئەو ڕێبەریاتەی پارتی کە هەی بووە لە بارزانی گەورە و لەویش لە پێشتر شێخ عەبدولسەلامەوە تاو دەگاتە جەنابی سەرۆک بە ئاساند و بە زۆر شتێکی سادەی وەرنەگرین زۆر گەورەیە چەندی لە سەمڕۆ کەم ملەتی دنیای هەیە بەو قۆناغانەدا ڕۆژتیە ئەو نوع ڕێبەرانە ئەوەندە لەگەری ماندی بن تا بگاتەوە نەتیجەی ئەتو تەمەشا هەموو ڕوئەسای سەرۆکەکانی وڵاتان کە بە ئینتیخاباتە ڕۆژێک ناکاو دەبنێ و دەڕۆن بەزوانەی لە سفرەوەی ناکیان و هەر بەردەوامە ڕێچکردەوە ڕێبازەکە قۆناغ بە قۆناغ